باشە لەسەر گرنگی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتی ئیمارات من میوانێکم هەیە هیلالە جابری شۆڤەکاری ئابووری و پسپۆڕی وەبەرهێنان کە لە ئابوزەبیەوە لەگەڵمانە. بەڕێز جابریەم کاتت باش، ئەم پەیوەندیە تونند و تۆڵەی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئیمارات لە چیوە سەرچاوی گرتو؟ سەرەتا ئێوارەتان باش، ئێوارەی هاوکارانمان باش، سوپاسان دەکەین بۆ میوەنداریکردنمان ئەمڕۆ بە هیچ گومانێک سەردانەکەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بۆ دەوڵەتی ئیمارات ئامانجەکەی ئامانجێکی هاوبەشە لە بێکەوە کارکردنی ئابووری کە ئیمارات هاوبەشێکی استراتیژی ئابووریە بۆ هەرێمی کوردستان و سەردانەکەش بۆ درێژە پێدانە بە پەیوەندیە بەهێزەکانی هەرێمی کوردستان و ئیمارات بۆ بەرەو پێشچوونی ئابووری کە پشتیوان بەخودا ناوچەکە پێدا تێپەڕێت. باش، دەوڵەتی ئیمارات چۆن لەم پەیوەندیانەیان ئەڕوانێت و چەنێ ئەم ناوچەیەی بە تایبەتی هەولێر و هەرێمی کوردستانی بەلاوە گرنگ؟ پەیوەندیەکانی ئیمارات و کوردستان ئەمڕۆ لەدایک نەبووە، ماوەیەکی زۆرە. ئێمە وەکو خوشک و براین ماوەیەکە ئەمڕۆ کوردستان پێویستی بە هاوبەشێکی استراتیژیە بۆ ئەوەی بێتە بەشێک لە پرۆسەی بەرەو پێشچوونی ناوچەکە. بۆ ئەمەش ئیماراتی وەک هاوبەشێک هەڵبژات، ئەمەش درێژە پێدەرە بە سەقامگیری ناوچەکە و هاوبەشی استراتیژی و ئیمارات هەمیشە چاوی لە ژینگەیەکی باشی وەبەرهێنان و هەرێمی کوردستانیش ئەمەی هەیە. باشە، لە ماوەکانی ڕابردووە دەوڵەتی ئیمارات نێردەیەکی تایبەتی لە بواری کاروباری ئابووری لە هەرێمی کوردستان دانا جیالەوەی کۆنسۆڵخانەی هەیە. ئەمە چ پەیامێکی لە پشت؟ بە دڵنیایی ئەوم ئاماژەیە بە و هاوبەشی استراتیژیە گەورەیە لە موزەی نوێبەوە، لە ژێرخان، لە فڕۆکەوانی، لە خانوبەرە، تەکنەلۆژیای دارایی، هەروە لە کشت و کاڵ و زەویزاریش. ئەمە استراتیژی درێژخایەنە نەک کورتخایەن. پەیوەندیەکان زۆر گەورن کە هەردوو لایەن بێکدی دەبەستنەوە لە درێژە پێدانێکی دوور مەودا. ئەمەش مسۆگەریە. بۆ نمونە کە قونسوڵخانەمان هەیە لەوێ، کۆمپانیای ئیماراتیمان هەیە، وەبەرهێنەری ئیماراتیمان هەیە، یاخود لە بواری گەشت و گوزاریدا وەبەرهێنان دەکەن. ئەمانە هەمووی بەڵگەی زۆر سەرکەوتون کە هاوبەشێکی استراتیژی مان هەیە، ئەویش هەرێمی کوردستانە. باش، هەرێمی کوردستان لە پشتبەستنی بە دەوڵەتی ئیمارات بۆ پێشخستنی ژێرخانە جیاوازەکانی چەندێک تێڕوانینێکی دروستی هەڵبژاردوو؟ ئەمڕۆ ئەزمونەکانی هەرێمی کوردستان بۆ نمونەیەکی سەرکەوتوو بۆ لە دروستکردنی ژینگەیەکی ئابووری پێشکەوتوو و گواستنەوەی بەشێک لەو ئەزمونانە بۆ هەرێمی کوردستان توانای داهێنان بەهێزتر دەکات و بنکەی ئابووری فراوانتر دەکات. ژمارەی ئەو کۆمپانیای ئیماراتیانی لە هەرێمی کوردستان و جموجۆڵی گەشت گوزاری نێوان هەردوو لایەن ئاماژەیە بەو بژاردە ڕاست و دروستەی یاخۆ ئەو متمانە ڕاست و دروستەی کە ئەم دەوڵەتە توانای هەیە و لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی و جیهان توانای هەیە و سەرکەوتووە لە تەواوی بوارەکاندا. باشە، لە ماوەکانی ڕابردووە جیا لە بابەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2022 لە با بڵێن کۆڕبەندی جیهانی حکوومەتەکان لە دووبەی کە ساڵانە بەڕێوەچێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن یاداشنامەیەکی لەگەڵ حکوومەتی ئیماراتیە بۆ پێشخستنی کاروبارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان واژۆکو. ئەم لایەنەیان چەند گرنگە هاوکاری نێوان هەردوو لە بۆ ئەم بابەتە؟ بە دڵنیاییەوە ئەمڕۆ دەگەڕینەوە هەمان تەوار، ئەویش گواستنەوەی پسپۆڕانە. ئەم ڕێککەوتنێکە سەرەتا هەبوو کۆتاییەکە نییە. لە ڕاستیدا لە 2025 کۆتایی نایە، بەڵکو درێژخایەنە. ئەمڕۆ کللتورەی ئێمە کاری پێدەکەین دروستکردنی ئابوووریەکی بەهێزە یاخۆت ژینگەیەکی درێژە پێدەر و درێژخایانی بەهێزی نێوان هەردوو لایەنە. ئێمە وەکو ئیماراتیەکان
بووینەتە هاوبەشی لە سەرکەوتوەکانی هەرێمی کوردستان چونکە سەرکەوتووی هەرێمی کوردستان سەرکەوتنی ئێمەیە و هەروە لە ساڵی 2022 ئەو 2022 کە ئەو ڕێکوتنەواژۆ کرا سەرکەوتنێکی خۆشگوزەرانی بوو بۆ پردی برایانەی نێوان هەردوو لایەن بەر لەوەی ئابووری بێت. زۆر باش ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکانی وڵاتی ئیمارات لە هەرێمی کوردستانە وەبەرهێنانەکەن دیارترینیان داناگازەکە لە کێڵگە غازیەکانە کارەکات بە تایبەتی کێڵگەی گازی کۆرمۆر کە ماوەیە ئێوە بینیتان هێرش کرایە سەر ئەو کێڵگەیەش ئەم کۆمپانیانە تا چۆن توانیویانە بە نەزەری ئێوە سەرکەوتوو بن لە کارەکانیانە و کارە گرنگەکانی ئەوان دەنگدانەوەی هەبێ لەسەر ئاستی ناوچەکە. لە ڕاستیدا ئەو ژینگەیە کە پشتیوانکارە ئەو ژینگەی هەرێمی کوردستان پشتیوانکارە بۆ گەشەکردن بۆیە هەر کۆمپانیایەک هەر شتێک پێشنیاز بکە لە هەرێمی کوردستان بهێنێتە پێشەوە سەرکەوتوو دەبێت چونکە ژینگەکەی دەوروبەری یارمەتی دەرە بۆ ئەو کۆمپانیانە بتوانن سەرکەوتن بەدەست بێنن. ئێمە وەکو ئیماراتی من کە پرۆژەم هەیە پرۆژەیەکی ئیماراتیم هەیە هاندەری هەیە و لە هەولێر ئەم پرۆژەیەم هەیە من شەرەفمەندم کە پرۆژەیەکی بازرگانیم لە هەولێر هەیە ئەم پەیوەندی نێوان هەردوو وڵات ڕێگەی بە مندا تێبگەم کە ئەمڕۆ کوردستان وڵاتێکە بۆ وەبەرهێنەران ڕادەکێشێت ئەمەش هەر بۆ خۆی سەرکەوتنە لە ڕاستیدا ئەمە بۆ خۆی سەرکەوتنە. زۆر باشە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پەیوەندیەکی تونوتۆڵ و دۆستانەشی هەیە لەگەڵ بەرپرسانی ئیمارات و ئیماراتە جیاجیەکانی وڵاتی ئیماراتە ئەم پەیوەندیە چەنە کاریگەری لەسەر توندوتۆڵکردنی پەیوەندیە بازرگانی و ئابووری و سیاسی و پەیوەندیەکانی دیکەشە و بە دڵنیاییەوە بە هیچ گومانێک کە چەندین پەیوەندی برایانە و پەیوەندی خێزانی و لە نێوان هەردوو لا هەیە ئێمەش بوونی ئێمە بەهێزتر دەکات وەکو هاوبەشێکی استراتیژی لە هەرێمی کوردستان. ئەم پردی پەیوەندیانە ئەم پەیوەندیە ئاماژەیە لە نزیکی نێوان دڵەکان و پەیوەندی خێزانیمان دواتر ئەم پەیوەندیە گۆڕا بۆ پەیوەندیەکی ئابووریش چونکە ئەو نمونە سەرکەوتووە ئێمە خۆمان هەوڵ دەدەین ڕای بکێشین بە گوێرەی توانای خۆمان بمانەوێت بۆ بەرهێنان لە ئابوووریەکە بکەین و درێژەی پێ بدەین ئەوەی هەرێمی کوردستانیش کردوێتی ئەو کارە بووە پەیوەندیەکە لە برایانەوە لە پەیوەندیەکی باش گۆڕا بۆ پەیوەندیەکی ئابووری درێژخایان پەیوەندیەکەی ئێمەش لەگەڵ ئێوە درێژەی پێدەدرێت بەردەوام دەبێت و هەروە ئەو پەیوەندی برایانە و ئەو پەیوەندی ئابووریە شێ درێژەی پێدەدرێت. باش ئێوە جیالەوەی ئەم پەیوەندیانەتان لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە و بە چڕی هاتوونەتە نێو بابەتی وەبەرهێنانیش لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی چەندین کۆمپانیا و لە چەندین بواریشە بەڵام تا چەندتانەوێت سوود لە توانای هەرێمی کوردستان وەرگرن بە تایبەتی هەرێمی کوردستان لەم ناوچەیە وەکو سەبەتەیەکی خۆراک وایە کە چەندین جۆری بەرهەمی تێدایە کە ئێوە توانن سوودی لێ وەرگرن. سیرکەن پردی بێگەیشتن یاخود پەیوەندی ئابووری نێوان هەردوو وڵات ئامانجی هاوبەشی هەیە لایەنێک هەیە سوودمەندە کە ئیمارات سوود لە هەرێمی کوردستان دەبینێت لە خێروبێری کوردستان ئیمارات خێری لێ دەبینێت سوودی لێ دەبینێت بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستانیش ئێمە ئەو لایەنانەمان هەیە ئەو ژینگەیە کە هاندەرە بۆ بەرهێنان دیدگایەکی هەیە ئەو دیدگایە وای کردووە کە هەرێمی کوردستان وەبەرهێنان لە خۆ بگرێت بۆیە زۆرینەی کۆمپانیەکان هەوڵ دەدەن دەستێکیان لە هەرێمی کوردستان هەیە بۆیە ئێمە هەموو کۆمپانیەکان و هەموو ئەو خەڵکانەی کە هەوڵ دەدەن لە هەرێمی کوردستان کار بکەن خۆشبەختن چونکە پشتیوانیان لێ دەکرێت لەلایەن سەرکردایەتی هەرێمی کوردستان هەروە لەلایەن ژینگەکەی دەوروبەریشی پشتیوانی لێ دەکرێت ژینگەیەکی هاندەرە بۆ بەرهێنان ئاسانی لە ڕێکارەکان بۆ نمونە. باش ژینگەی کوردستانەوەنەی ئێوە ئەگەر سەردانتان کردبێت یان لە دووریشەوە لە سەرتان خوێن بێتەوە چەنێ گونجاوە بۆ وەبەرهێنان بۆ کاری کۆمپانیاکان؟
بەڵێ بۆ بەرەو پێشچوونە گەورەی کە بینیومانە لە هەرێمی کوردستان گۆڕینێکی زۆر ناوازەی لە بواری ئاسایش و ژینگەی وەبەرهێنانە تەواوی کەرتەکان هەمومان بەدی کردووە پێش هەموو شتێک شوێنێکە بۆ گەشت و گوزار باشە هەموو زۆرێک لە خەڵک بۆ گەشت و گوزار ڕادەکێشێت بۆ نمونە لە کشت و کاڵ پێشکەوت باشە بۆ وزە واتە تەواوی چارەسەرەکانی هەیە بۆ کۆمپانیایەک کە بێوێت لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بێت. باشە بەڕێز هیلال جابری شرۆڤەکاری ئابووری و پسپۆڕی وەبەرهێنان سپاس بۆ بەڕێستان لە ئابوزەبیەوە لەگەڵ ئێمە بوون و کاتتان بێمە بەخش.